لألمانيا بۆ نمونە 45 ملیۆن کرێتی هەیە کار هەمووی کرێتی کۆمپانیایەکانیش 99 ئەڵمانی نینە هەر هەمووی فرۆشراوە میلەت قەرزداری کرێتی کۆمپانیاش قەرزداری بانکە ئەوەی کە لە 40 ملیۆنێکە ئەمێنێتەوە 38 ملیۆن ئەڵمانە خانی کڕیوە بە قەرزە ئەو مباشەر قەرزداری بانکە کە قەرزی میلەتەکە 4 تریلیۆنە 4 تریلیۆن قەرزداری ئەم خانوبەرە و سیارەی کە هەیتیان و لەگەڵ ناوماڵەکەیانە حکومەتیش سەرڕای ئەوەی کە ئەم هەموو قەرزەی لەسەرە ژیانی قورس کردووە لەسەر تاکتاچی خەڵکی کە زۆریان لێکە کە بێ ئیش بکەن بۆیەشە ناتوانن منداڵ دروست بکەن لەبەرەوەی کە ژیان قورسە مەکتەبەکانیشی فرۆشتووە حکومەتی ئەڵمانیا مەکتەبەکانی فرۆشتووە بۆیەشە سەیرەکەن لە ئەڵمانیا کەڵێن ئەڵمانیا ئەو بەحسا فەقەڕاتی ئابووریە تەبعاً ئەگەر ئەڵمانیا وا بێت وڵاتەکانی تر خراپترن بۆیە نەزانن کە بەس بۆ ئەڵمانیایە ئەمە بۆ هەموو جیهانە ئەبێ ژیان قورس بکرێت کە لە دەرسی ڕابردوو دکتۆرە گابریلە شوستەم نیشاندان کە ئەم ئافرەتە باسی ناڵی ئەڵمانیای کرد کە بۆ ڕێژی دانیشتوان کەمەکە بەهۆی ئەم قورسی ژیانەوە کە ناتوانن زەواج بکەن سەرڕای ئەوەشە ناتوانن منداڵ بنێنەوە سەیریکە لە قوتابخانەیە ئێمە ساڵانە کتێب ئەبێ بۆ منداڵەکانمان بکڕین هەموو ساڵش ئەبێ کتێبی نوێ بکڕینەوە لە کاتێکە بۆ ساڵی دادێ ئەو منداڵێک کە لە دوای وی دێت ناتوان ئەم کتابانە ئیش پێ بکاتەوە بۆ چونکە ئەیانەوێت ئەم کتابانە ئیش پێ نەکرێتەوە بۆی کە داک باوە ناچار بکرێن کە کتێبی نوێ بکڕنەوە لە کاتێکە ئەمە ئەتوانین ئەم کتێبان هەڵ بگرین بۆ منداڵەکانی دوای خۆی بەڵام وە ناکەن بۆ ئەوەی کە ئەم بازارە بسوڕێتەوە بۆی کەومەڵ خەڵکانێک کتێبێک بنووسنەوە دیسانەکە ئەوانش پارەوە دەستبێنن زەریبە بدەن بە حکومەتە ئێمەی باوکانیش بە هەماشوێ کتێب بکڕینەوە پارەیەک بدەن بەو کەسانی کە کتێب ئەنووسنەوە بۆی کە ئەم پارەیە لە ناو جیفانەکان هاتوچۆی بکەن بۆی حکومەت لێرەدا زەریبە لەویش وەربگرێت و پارەش لەمە وەربگرێت بۆی کە پارەکە ئەوسەر و ئەوسەری پێ بکات لە کاتێکە ئەم قورسی ژیانە وامان لێ کات کە ئێمە منداڵشتن نەوێرین دروست بکەین لەبەر ئەوەی کە قوتابخانەکانیش بە پارەنە سەرڕای ئەوەش کتێبمان پێکڕێم ئەبێ مانگە ئەمە ساڵانە ئەڵێ پارەی کۆپیکردنمان بدەنێ ئەوان لە مەکتەبە ئەبێ پارەی کۆپی بدەین 5 ئێڕۆ 6 ئێڕۆ 10 ئێڕۆ ئەدەن ئەو وەڕەقانی کە کۆپی ئەگەن بۆ منداڵەکان ئەبێ لەسەر حسابی دایک و باوکان بێت سەرڕای ئەوەش ئەبێ جار بەجار ئەیان بن بۆ مەسرحیەکانە بۆ مەزبەحەکانە بۆ سەفر و سیاحە بۆی کە ئەو جێگانەش هەموو هەڵسوڕێن بۆی کە پارەیەک بۆ دەستبێنن بۆی کە زەریبە بدەن بە حکومەتە و چەند شاگردێک ئیش پێ بکەن لێرەدا چێ زەرەر زیانی پێکەوێ دایکان و باوکان کە ژیانیان لەسەر قورسە بێت حکومەت تەنها چاوی لە چیە لە وەدەستهێنانی پارەیە بە هەر ڕێگایەکەوە بێت بۆی کە پارەی دەستکەوێت و لێرەشە دایک و باوکان ژیانیان لێ قورسە بێت کێشەی خێزانی و دەرونی پەروەردەیان بۆ دروستە بۆیە ناتوانن منداڵ دروست بکەن بۆیە ڕێژەی دانیشتوان وردەکەمە بێت بەهۆی قورسی ژیانەوە لەلایەکەوە مەعاش دەداتێ بەڵام ئەو مەعاشە بەشی ئەو هەموو لق و پۆپانە ناکات کە دروستە بێت لەلایەک کارەبات گران بووە لایەک خەدەماتت لەسرە لەلایەک زەریبەی سیارەت لەسرە تەلەڤیزیۆن و ڕادیۆت لەسرە و منداڵەکان مەسرەفیان گرانە جگە لە مۆدیلاتیش ئەویش وەکوڵی کوردڵی سەربار و بنبار ئەویش مۆدیلاتەکانی منداڵەکان دێتە سەر و ئەو ئایفۆنە ئەو ئایپێدە ئەو شتان دێتە سەر وا لێکە کە تۆ ئەوتۆماتیکی نەتوانانی منداڵ دروست بکەیت و بۆیەشە لە ئەڵمانیا سەیر دەکەیت ساڵانە نزیکەی 400,000 خێزان هەڵەوەشێتەوە 400,000 خێزان تێکەچێت 400,000 خێزان یعنی 400,000 فایل یعنی 400,000 جەلسەی محکەمە کەواتە چەند پێویستی بە محامی هەیە بۆی کە ئەو هەموو پارە لەو دایک و باوکان لەو ژن و مێردانە وەربگرێت کە کێشەی خێزانیان توش بووە و ئەو هەموو حاکمانە ئیشان دەستەکەوێت بەهۆی کێشەی خێزانی ئەو دایک و باوکانە و چەند منداڵ سەرگەردانە بێ بەهۆی ئەو کێشە خێزانیانە کەواتە ئەم قورسی ژیانە چ لێکات ئەم قەرزە کە تۆ نەتوانی خێزان و هاوسەرگیری دروست بکەیت کە پیلانەکەی شەیتانیش ئەوەیە چییە کە وتی بە شاگردەکانی خۆی وتی بزانم چی ئەکەن ئێوە لەسەر زەویە
کە شەیتانە بچووکانێکی وتی من کەسێکم فێرە قومار کرد وتی تۆ هیچ ما صنعت شيئا تۆ هیچ نەکردووە یەکی تر وڵای وتی من وام کرد کە زەلامێک بکوژێت ئەو وتی ما صنعت شيئا هیچ شتێکت نەکردووە یەکیش تر وتی لە شەیتانەکان وتی ما تركت حتى فرقت بينه وبين امرأته ئاڵێ وازم لێ نەهێنا بەو سیفەتە خراپەی بەجگەرە کێشان بێ مەشروب بێ قومار بێ کوشتن بێ برن بێ هەتا ئەم فیتنێ وای لێ کرد گەیاندیە ژن و مێرد لێک جیابوونەوە تا لە ژنەکەی جیابەوە ئەڵێ نیعمە ئەنتە ئەڵێ تۆ بەڕاستی تۆ ئیت و تەواو وەرە لای من دانیشە بۆیە کوڵاوی مەلیک تاجی مەلیکی لەسەری ئەکات ئەڵێ تۆ تەواوی من هەدەفەکەم بۆ چییە کەسێک کە فێرە قومارەکەی کە فێری مەشروبێکەکەی کە فێری قومار هەشتێکەکەی بۆی کە بگاتە مەرحەلەی لێک جیابوونەوەی ژن و مێرد فیتنەکە لەوێن دەردایە ئەم سیستەمەش هەموو فیتنەکەی بۆ قورسکردنی ژیانە ئەم قەرزە بۆ قورسکردنی ژیانە بۆی کە ئێتۆ نەتوانی من و تۆ نەتوانین منداڵ بنینەوە و ئەوەی کە گەنجە نەتوانێت هاوسەرگیری بکات پیلانەکە لێرەدایە لیفسیدە فیها کە خوای گەورە ئەفەرمێت خەڵکانێک ئەفەرمێ ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا خەڵکانی قسەی باق و برێختان بۆکەن بەوەی کە بوژانەوەی وڵات و وڵات پێشکەوتوو بۆ وڵات بینای دروست کردووە و وڵات گەشەی کردووە و خەڵکی سەرسامە بەو گەشە ئابووری کە لە وڵاتدا هەیە قسەی باق و برێختان بۆکەن بەڵام لەسەر قەرزە ئاگادار بن ويشهد الله على ما في قلبه وخوای گەورە ئەکەن بە شاهید کە ئەمانە ڕازگۆنە لەگەڵ میلەتەکەیاندا بەڵام خوای گەورە فەرمێ ئاگادار بن ئەی ئیماندار وهو ألد الخصام ئەمە سەرسەختترین دوژمنە ئەمە دوژمنی مرۆڤایەتیە دوژمنی خوایە دوژمنی ئێوەیە وچیتریش وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ئەمانە ئەیانوێت بەم قسە باق و بریقانە بەم گەشەیە درۆینە ليفسد فيها لەسەر ئەرزە لەو ئاوەدانی کە تێیدانە فەساد بنێنەوە ژیان قڕس بکەن قەرزداری وڵات بکەن وڵات تووشی قەرزداری بکەن منداڵ بکەن بە کۆیلە منداڵ بە قەرزداری لەدایک بێت وەچی دیکەش وەیهلیکە الحەرث والنەسل و مەبەستیان چییە لە ناوبردنی خواردن و خۆراک وەچی دیکەش لە ناوبردنی نەوە نەمانی منداڵ سبحان الله ئەم ئاەتە چەند جوان بۆمان باسەکات شی ئەکاتەوە بەڵام بەداخەوە نە لە ئاەتەکە تێگەیشتوونە نە لە پیلانەکەش تێگەیشتوونە سەیریکە بۆ ڕێژی دانیشتوان کەمەکات بۆ کێشە خێزانەکان هەنا بۆ تەلاق وا زۆر بووە هەر کەسە لە شتێکەوە ئەڵێ ئەمە هۆکارەکەی ئێوە لە دین دوورن هۆکارەکەی ئەوە یەکەم موسەسەلاتە تەلەڤیزیۆناتە ڕاستە بەڵام ئەمە لقە بچووکەکانی وەرە سەر ئەسلی شتێکە قەرزەکەیە وای کردووە کە ئەم ژیانە دروست نەبێت قەرزەکەی وای کردووە کە ئەم ژیانە قوڕس بێت قەرزەکە وای کردووە کە حکومەت هەموو شتەکان بکە بە پارە قەرزەکەی وای کردووە کە زەریبە زیاد بکات ڕسومات زیاد بکات پەلاماری قەتعی بینایەکان بدات پەلاماری رادیۆ و تەلەڤیزیۆن بدات کە زەریبەی لێ وەربگرێت پەلاماری گومرگ بدات گومرگ زیاد بکات کە ئەم شتانەی هەموو سەرچاوەکانی قڕس کرد و هەم سەرچاوەکانی کرد بە پارە چۆنە خێزان دروستە بێت چۆن ئەم باوکە توانێت منداڵشتر دروست بکات عەزیزانی من کێشەکە لێکوانەیە بەداخەوە کەس لەم باسە نادوێت کەس ئەم مەوزوعە نازانێت کەس لەسەر چاوی کێشەکان نازانێت کەس باسیش ناکات بەڵکو لە شتێکی بچووکە ئەخولەینەوە لە شتە گەورەکەشە باز ناکەین کەواتە یەکەمی شت چییە بۆ دانەوەی ئەم قەرزە یەکەمی شت قڕسکردنی ژیان کە پیلانەکەش بۆ قڕسکردنی ژیانە بۆ هەڵاوسانی ئابووری بە پارەکردنی هەموو شتێکە وی کە تۆ نەتوانین زەواج بکەیت پیلانەکەشە سەری گرتووە هەتا ئەمڕۆکە ئێستا کابینین